دوعای ئەو باوکە گیرا بوو کە گوتی ئینشاءڵڵا 2 ڕۆژ بەر لە مردنی کوڕەکەم دەمرم. پایتەخت میدیا وردەکاری ڕووداوێکی جەرگبەر ئاشکرا دەکات. لە ناحیەی دارەچووی سنووری قەزای بەردەڕەش باوک و کوڕێک لە ماوەی تەنها 48 کاتژمێردا کۆچی دوایی دەکەن و سەیرەکە لەوەدایە بەر لە مردنی کوڕەکە باوک دوعا دەکات و خودای گەورەش ناهێڵێت مردنی ڕۆڵەکەی بە چاوی خۆی ببینێت و نزا و پاڕانەوەکەی قبوڵ دەکات. ئەحمەد حاتەمی 29 ساڵان بۆ ماوەی چەندین ساڵ تووشی نەخۆشی شێرپەنجە دەبێت و تەنانەت چەند جارێک بۆ چارەسەری پزیشکی دەیبەنە وڵاتی هیندستان. ئەمەش بە تەواوی حاتەم ساڵحی باوکی نیگەران کردبوو و لای هاوڕێ و کەسوکاری ڕایگەیاندبوو دوعای ئەوەم کردووە 2 ڕۆژ بەر لە مردنی ئەحمەدی کوڕم بمرە. تا ئێرە ڕووداوێکی ئاساییە، بەڵام ئەوەی مایی سەرسوڕمانە حاتەم ساڵحی باوک کە لەدایک بووی ساڵی 1961 بوو 2 ڕۆژ لەمەوبەر دوای ئەنجامدانی نەشتەرگەری دڵ چاوەکانی لێک دەنێت و کۆچی دوایی دەکات. بەیانی ئەمڕۆژ ئەحمەدی کوڕی دوای ململانەیەکی سەخت لەگەڵ نەخۆشی شێرپەنجە بە یەکجاری چاوەکانی لێک دەنێت و ڕۆحی ماندووی لە جیهانی بەرزەخ پشوو دەدات.